ئەوەی جێی سەرسوورمانەوە بۆ یەکەم جار لە مێژووی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دۆزی گەلی کورد دەکرێتە خشتەی تۆمەتبارکردن و هێرشکردنە سەر یەکتری لە نێوان کاندیداتی کۆماری و دیموکراتەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتیدا بەتایبەت کە دۆسیی ڕۆژهەڵاتی فورات و بێهەڵوێستی لە بەرامبەر لەشکرکێشی تورکیا بۆ سەر ناوچە کوردیەکانی سووریا وەک خاڵێکی لاوازی ئیدارەکەی ترامپ دەبینرێت و وەتە خاڵێکی جەوهەری بۆ هێرشکردنە سەر ترامپ لە هەڵبژاردنەکاندا. ترامپ لە هەوڵی کەمکردنەوەی ئەو هێرشەی دەکرێتە سەری بەهۆی هەڵوێستی بەرامبەر هێزە کوردیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەمیشە هەوڵی داوە سیاسەتی خۆی بەرامبەر تورکیا بە هەنگاوێکی استراتیژی وەسف کات و بڕیاری کشانەوەی سوپای ئەمریکاشی لەو ناوچانە کە بڕیارێکی تاگلایان نەبوو هیچ کەم لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەزارەتی بەرگری پنتاگۆن پشتیوانیان نەکردووە بە بڕیارێکی دروست وەسف کردو بۆ کەمکردنەوەی بەرگژیەکان. هەرچەندە تا ئێستا ئەم دۆسیە بە شێوەیەکی ئاشکرا لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ئەمریکادا دەرنەکەوتووە، بەڵام لە بەرنامەی کاری ئیدارەی داهاتووی ئەمریکادا جێگای بۆ دانراوە جا ئیدارەی داهاتوو لە کۆماریەکان یان دیموکراتەکان بێت. پێشبینیش دەکرێت جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا و کامالا هاریس کاندیدی دیموکراتەکان بۆ جێگری سەرۆکی ئەمریکا دۆسیی کورد لە سووریا وەک کارتێکی بەهێز دژبات ترامپ بەکاربهێنن کە پێشتر ئەو دوو کەسایەتیە لە دیارترین ئەو کەسایەتیانە بوون کە دژایەتی بڕیاری ترامپیان بۆ کشانەوە لە سووریا کرد. لە بەرامبەردا کۆماریەکان دووبارە بە شێوەیەکی نهێنی و ئاشکرا دەستیان بە هاوکاریکردن و پشتیوانیکردنی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کردوتەوە. بۆیە پێشبینی دەکرێت داهاتوویەکی گەشت لە سیاسەتی نوێی ئەمریکا لە دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی چاوەڕێی دۆسیەی کورد لە سووریا بکات جا ئیدارەی نوێی ئەمریکا کۆماریەکان بێت یان دیموکراتەکان. بە جۆرێک ئەگەر بێت و جارێکی تر دۆناڵد ترامپ بە سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرێت ئەوە ئەو دەستە ئەمریکای سەرپەرشتی گفتوگۆی کوردی لە سووریا دەکات پێگەیەکی بەهێزی سیاسی و دیپلۆماسی دەبێت لەسەر هەڵوێستی ئیدارەی کۆشکی سپی، چونکە ئەو دەستەیە نوێنەراتی استراتیژیەتی ئەمریکا بەرامبەر کورد لە سووریا دەکات کە ئەو استراتیژیەتەش لەلایەن هەرێک لە وەزارەتەکانی دەرەوە و بەرگری ئەمریکا پنتاگۆن و پشتیوانی دەکرێت و ئەو دوو وەزارەتەش بە پشتیوان و لایەنگری بەهێزی کورد لە سووریا دادەنرێت. لە بەرامبەردا ئەگەر بێت و جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا سەرکەوتن بەدەست بهێنێت کە بە سیاسەتەکانی بۆ پشتیوانیکردنی لە گەلی کورد ناسراوە، ئەوە چاوەڕوان دەکرێت ئیدارەی ئەمریکا ببێتە پشتیوانێکی ڕاستەقینەی کورد لە سووریا و هاوکارێکی بەهێزی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بێت.